کۆسەر من دەچمە لای میوانەکەم لە هەولێر باز لە یاری شەترەنج دەکەین و تا چەند کەسان خەڵک توانیوێتی ئەمەوەکو چارەسەر بەکاربێنێ لە نیاسەڵاح ڕایەنەری شەترەنج لە یانەی خانزاد لە شاری هەولێرەوە لەگەڵمانە خات و لە نیاسڵاو لێبێت بەیانیت باش وێدەکەم زۆر باش بیت من سەرەتا دەمەوێت لەوە دەست پێکەم کە بە پرسیار دەست پێ ناکەم بابەتێکمان ئامادەیە لەسەر شەترەنج ئێستا پێشکەشی دەکەین هیوادارم بینەر و گوێگرێکی زۆر باشمەوین دواتر باز لەسەر ئەم بابەتە دەکەین و بزانی کۆمنتی باڕێزیشتان چیە لەسەر بابەتەکە. بەڵێ بەیانیتان باش سەرەتا زۆر سوپاسی ئەم دەرفەتەکەم بۆ باسکردنی یاری شەترەنج و سوودەکانی باشتر بەڵێ زۆر سپاس سپاس بۆ تۆ خاتولەنیا شەترەنج بەڵێ خاتوی لەنیا ئەگەر بتوانی لەگەڵمان بیت وەک گوتم گوێگرێک و بینەرێکی زۆر باشمامیت بابەتێکمان ئامادەیە لەسەر شەترەنج ئێستا پێشکەشی دەکەین جا دواتر و توێژی زیاتر لەسەر بابەتەکە دەکەین. زۆر باشە باشە یاری شەترەنج کە پێی دەگوترێ یاری پادشاکان بۆچی پیان گوتو یاری پادشاکان لەبەرەوەی ئەم یاریە لە سەرەتادا لە ڕابردوودا بەکارهێنناوە و استراتیژیەکی جەنگ بەکاریان هێناوە پێش ئەوەی جەنگ دەست پێ بکەن یاری شەترەنجیان بەکارهێناوە بۆ ئەوی بتوانن لە جەنگدا سوودی لێ ببینن. جا ئەمە یەکێکە لەو یاریانەی کە هیچ پەیوەندێکی بە شانسەوە نییە تەنها پەیوەندی بە هزر و بیرکردنەوەی خۆتەیە و چۆن جوڵە دەکەیت چۆن ئاگات لە جوڵەکانی بەرامبەرت هەیە ئەم یاری هیچ پەیوەندێکی بە شانسەوە نییە. یارێکی فکری و هیزرەیەک و ئاماژەم پێدا لەسەر ڕوویەکی تەخت کە ڕووبەرێکی چوارگۆشەیە لە 64 خانە پێک هاتووە. لەم 64 خانەیە 8 بۆ 8 خانە کە 32 خانەیان بە ڕەنگێک و 32 خانەی تریشیان بە ڕەنگێکی تر دەستنیشان دەکرێت. جا زۆرینی جا ڕەنگەکان ڕەش و سپیە 16 پارچەی ئەم شەترەنجا بەر یاریزانی بەرامبەر دەکەوێت و 16 پارچەی تریشی بەر یاریزانەکەی تری بەرامبەر دەکەوێت. 16 پارچیان بەو ڕەنگەیە کە دیاری کراوە با بڵین ڕەش و سپیە بە ڕەش و 16ەکەی تریشی بە ڕەنگی سپی. ئەم یاریە لە سەرانسەری جیهاندا بەکاری دێنن و یاریزانان یاری پێ دەکەن کە ملیۆنەها یاریزانی یاری شەترەنج هەیە و یاری شەترەنج بەکار دێنن جا بە شێوازی ئۆنلاین بێت یاخود بە شێوازی ڕاستەوخۆ بێت ئەم یاریە دەکەن. وەکووتم یاریەکی فکریە استراتیژیە پەیوەندی بە هزرەوە هەیە دەبێت بە تەواوی ئاگات لە جوڵەکانی بەرامبەرت بێت و ئاگاو لە هەنگاوەکانی بەرامبەرت بێت. پێرفێکت ئینفۆرمیشنی پێدەگوترێت واتە زانیاری تەواوەتی بەهۆی ئەوەی کە هەردوو یاریزان ئاگیان لە جوڵەی بەرامبەر هەیە من دەزانم کە بەرامبەرەکەم کاتێک ئەم یاریە دەکات چ جوڵەیەک دەکات چه هەنگاوێک دەنێت واتە هیچ شتێکی شاراوی تێدانی وەکو یاریەکانی تری ما بڵێن دۆمینا پۆکەر یاخود ئەم یاریانی دیکە کە دەکرێت. جا ئەگەر باسێک لە مێژوەکەی بکەن زۆربەی وڵاتان و نەتەوەکانی تری جیهان بانگەشی ئەوە دەکەن کە ئەم یاریە مڵکی خۆیانە بەڵام زۆرینەی ڕائەکان و هەروەها ئەوانی کە باس کرا و زۆرترین زانیاری زاڵتر باز لەوە دەکرێت کە ئەم یاریە لە هندستانەوە سەری هەڵداوە لە سەدەی شەشەمی زاینیدا ئەم یاریە سەری هەڵداوە و دروست بووە بە زمانی هیندی پێی دەگوترێت چاتورانگا واتە چوار بەشی سوپا. بێگومان ئەمە لە چیرۆکێکەوە هاتوو سەری هەڵداوە. جا باز لەوە دەکرێت کە پادشایەک هەبووە لە هندستان تووشی نەخۆشی و دەردێک بووە لە لای هیچ حاکیمێک و هیچ زانایەک و هیچ پزیشکێ چارەسەری بۆ نەکراوە. داوای ئەوەی کردووە کە کەسێک لە وڵاتدا بانگەشەی ئەویان کردووە لە وڵاتدا کەسێک بێنن چارەسەری ئەم نەخۆشی بکە. هەر کەسێکیش چارەسەری نەخۆشی پادشا بکات بێگومان پاداش دەکرێت. کەسێک لەوێ سوتفا و ڕۆژە لەو شارەدا دەبێت و یاریکی شەترەنج پێشکەشی پاشا دەکات. پاشا ماوەیەکی زۆر خۆی پێوەی سەرقاڵ دەکات دوای ماوەیەک تێبینی دەکات کە نەخۆشیەکەی بەرەو چارەسەر بوون ڕۆشتووە. داوا دەکات ئەو کەسە بێنن کە چارەسەری بۆ کردووە تاوەکو پاداشتی بکەن. ئەو کەسە دێن و داوا لە وەزیرەکەی دەکات بیبەنە گەنجینە و پاداشتی خۆی بدەنێ و با بڕوات. ئەوش داوایەوە دەکات لە خانەی یەکەمدا 1 ڕوپیە و لە خانەی دووهەمدا 2 ڕوپیە و لە خانەی سێهەمیشدا 4 ڕوپیە بخاتە سەر یاری شەترەنجەکەی واتە لە هەر خانەیەکدا 2 ئەوەندە ڕوپی بۆ زیاد بکرێت. جاما لەو چیرۆکەوە هاتووە
لە چاو ئەوەی کە پێشکەوتنی تەکنەلۆژیا و هەروەها ئەم ئامێرە دەستکردان ئەم ئامێرە ژیر و دەستکردانی لە بەردەستماندا هێشتا بیری مرۆڤ بەرەو لاوااستر ڕۆشتووە ڕەنگە نەزانین دوێنێ چیمان خواردە و چیمان کردووە بەڵام یاری شەترەنج بەپێی ئەو توێژینەوانەی کراوە و هەروەها زانایانی دەروونناسی ئاماژە بەوە دەکەن کە یاری شەترەنج هۆکارێکی سەرەکیە بۆی بتانی هزر و فکری خۆتی پێ فراوانتر بکەی مێشکت بەهێزتر بکەیت چونکە دەمارەکانی مێشک یەکێکە لەو دەمار و ماسوولکانەی کەەوە هاوشێوەی ماسوولکەکانی تریجەستە ئەگەر زیاتر کاری پێ بکرێت بەهێزتر دەبێت جا ئەو توێژینەوانەی کە کراوە ئاماژە بەوە دەدەن کە یاری شەترەنج هۆکارێکی سەرەکیە بۆ بەهێزبوونی ماسوولکەکانی مێشک و هەروەها چەندین کاریگەری ئەرێنی هەیە جا توێژینەیەکی تریش کراوە باز لەوە دەکەن ئەو کەسانەی کە یاری شەترەنج دەکەن هەناسەیان سێ هێندە لە کەسانی تری ئاسایی زیاترە جای ئەمڕۆ باز لەوە دەکەیم زانین یاری شەترەنج خەڵک چۆن وەکو چارەسەر بەکاری دێنێت تا چەند خەڵک ئارەزوی دەکەن تا چەند خەڵک وەکو چێژبینین بەکاری دێنن و ئایا چەندێکی تریش وەکو وەرزش یاخود وەکو چارەسەر ئەم بابەتە بەکاردێنن جا خاتو لەنیان منیە مۆلای بەڕێزت پێمان بڵێت تێبینی چی بوو لەسەر ئەم بابەتی کە ئامادەمان کردبوو کۆمنتی بەڕێستان چی بوو لەسەری بێگومان بەڕێستان یاریزانێکی ئەم یاریەن زانیاریان ڕاهێنەریشن بێگومان زانیاریتان زیاترە لەسەر ئەم بابەتە پێمان بڵێ کۆمنتت چی بوو لەسەر ئەم بابەتی ئامادەمان کردبوو دەستان خۆش بێت ڕوونکردنەوەیەکی زۆر وازح و جوان بوو چ لەسەر مێژوەکەی و لەسەر سوودەکانیشی جیا لەوە بەس تێبینی شتێکم کرد ئەمە خاڵێکی بەهێزە لە یاری شەترەنجا کە سوودێکی بۆ بێزکردنی مێشک هەیە بەڵام جیا لە مێشک و ئەم جۆرە نەخۆشیە عەقڵیەکانی کە ئێستا بەربڵاوە لە نێو مناڵانە بەتایبەتی وەکو چ ئۆتیزم بێت چ نەخۆشی زۆر جوڵەی و کەم سەرنجی بێت جیا لەمانە شەترەنج کاریگەری لەسەر کەسایەتی شخصەکە هەیە کە لە ڕێی یاری شەترەنجەوە ئێمە هەمووی کۆمەڵی کێشەیە و چارەسەریەکەین یان کە کەسەکە یاریەکە لەوانەیە کشماتێکی لەسرە بیری لێکاتەوە کە ئایا باشترین جوڵە چییە بۆ مە بکە ئەمان هەمووی کاریگەری لەسەر کەسایەتی هەیە چ لە ڕووی ئەوە بێت کەم کەسە بتوانێت کاتەکانی خۆی بەباشی دابش بکە بتوانێت باشترین چارەسەر بدۆزێتەوە کە ئەمە وای لێکا سکیڵێکی پێبدا کە پێڵین پرۆبلم سۆڵڤینگ واتە چارەسەری کێشە وارو ئاوای لێکا کەسێکی تابڵێت تۆزێ هادە و ئارام بێت و سەبری هەبێت چونکە لە یاری شەترەنجا پێویستی بە سەبر هەیە یاریەکی دەستان خۆش بێت هەموو شتەکانی وازح بوو بەڵام ئەگەر بێت و باسی سوودەکانی شەترەنج بکەم بەڵێ پێشەوەی باسی ئەوە بکەی لەنیاخان باسی سوودەکانی پێ منەمەوێ ئێمە ئەمڕۆ زیاتر تەرکیز بکەینە سەر لایەنی فکر و لایەنی زەهنی لەسەر ئەم یاریە بە نمونە بێنینەوە جەنابەت ڕاهێنەری یاری شەترەنجیت و چۆنەڵێ خۆت یاریزانیشی بەڵام ئەمەوێ پێم بڵێ لە یاری شەترەنجە یاخود لە هەموو وەرزشەکانی ترا ئێمە چۆن بتوانین مێشکمان بە تەواوەتی سوودی لێوەربگرین نەک لە وەرزشیشە ینی لە کاروباری ڕۆژانەی خۆشمانە ینی تا چەند ئەتوانرێ لە ڕووی فکریەوە لە ڕووی مێشکەوە فکر فراوانترە بێ مێشک زیاتر ئەکرێتەوە بە تایبەت ئەگەر بە نمونە باسی شەترەنج بکەینانی بەڵێ لە یاری شەترەنجا لەبەر ئەوەی ئەم سوودی هەیە بۆ خانەکانی مێشک چالاکەکە و لە کاتی یاریکردنەکەیە ما هەردوو لای مێشکمان لە کات یاریکردنە کارەکات ئەمانە هەموو واکن کە پەرە بە توانای لۆژیکیمانەدات کە لەسەر کەسەکان و جیا لەوە بڵێ من ئەگەر بێت و یاری شەترەنج بکەم یان ئەم ڕۆژانە ئایا سوودی هەیە بۆ لە ڕووی جیا لە ڕووی کەسایەتیەوە و لە ڕووی فکریشەوە بڵێ لەبەرەوەی کە لە یاری شەترەنجا واد لێ ئەکاتۆ کۆمەڵێک جوڵەکە ببینیت و ئەخیرن قەرار بێ لەسەر جوڵەیەک بەڵێ ئەمە پەرە بە توانای بڕیاردانیشت ئەدا لە ژیانی ڕۆژانەیە بەڵێ بەڵێ
خاتو لەنیا گەر بکرێ باسێکی ئێوەمان بۆ بکەی ئەوانەی کە یاری شەترەنج دەکەن کێن ئەوانەی کە وەکو چارەسەر یاری شەترەنج بەکاردێنن ئایا هیچ حاڵەتێکتان هەبوو بێتەلاتان باز لەوە بکات و بڵێت کە من پزیشک ڕایسپاردوم ئەم یاریە بکەم؟ بەڵێ 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 کۆمەڵێک حاڵەتمان هەبووە کۆمەڵێک مناڵ کە کێشەی با بڵێن دواکەوتووی گەشەی عەقلیان هەبووە یاخود هەنێکیان کێشەی کەم تەرکیزیان هەبووە و هەنێکیش نەخۆشی ئیدێژی وەک زۆر جوڵەی و کەم سەرنجی هەبوو هەش بۆ ئۆتیزمی هەبووە یعنی ئەمە ئەم نەخۆشیانەی کێستا بڵاون بە تایبەتی بە بۆنەی شاشەوە چ ئایپاد موبایل یان تەلەڤیزیۆن بێکە بڵاو بۆ زیاد وای لێ کردووە گەشە بکە لە مناڵانە شەترەنج بەپێی توێژینەوەکان وەکو دکتۆرەکانیش لێرە و لە وڵاتانی دەرەوەش باز لە شەترەنجیان وەکو چارەسەریەک بۆ باشترکردنی نیشانەکانی پێشنیار کردووە بەڵێ حاڵەتی وامان هەبووە کاتۆتە لامان باش باسی ئۆتیزمت کرد ئەو کەسانەی کە حاڵەتی ئۆتیزمیان هەیەەوە ئەم مانگەش مانگی چوار مانگی بەرەنگاری یاخۆت هۆشیاری ئۆتیزمە لەسەر تاسەری جیهانەوە هەرێمی کوردستانیش ئەم یادەی هەم پیرۆز کردووە هەم کار و چالاکی زۆر ئەنجام درراوە ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم لە نیاخان کە جەنابیشت ئاماژەت پێەیە ئەو کەسانەی کە حاڵەتی ئۆتیزمیان هەیە ئێوە چۆن ڕاهێنانیان پێیەکەن چۆن ئەتوانن مێشکیان چالاک بکەنەوە بۆ ئەوەی بتوانن ئەم یاریە بکەنە بەرەوەی ئەوان لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەیەکیان نییە ئەوەی کە کێشیان هەیە گرفتیان هەیە گرفتی فکری و گرفتی عەقلیان هەیە ئێوە چۆن ئەتوانن ڕاهێنانیان لەگەڵا بکەنیانی بەڵێ بۆ ئەو مۆزوع ئەو ڕاهێنانکردن بەوان توانم بڵێم فێرکردنی بۆ ئەم مناڵانە جیاوازە لەوەی کە مناڵەکانی تر فێرکەین پێویستەکە چەند جارێک دووبارەی بکەینەوە یان چەند جارێک جوڵێکی دووبارە بکەینەوە بەڵێ بەڵام شتێکی نییە مستەحیل بێ بڵێ منداڵ فێریش بووە ئەو ڕاهێنانانە جیاوازیان هەیە لەکە بۆ کەسێکی ئۆتیزم لەگەڵ کەسێکی ئاساییە تۆزێک ئارامی ئەوێت با بڵێم بەتایبەت بۆ ئەو کەسێک کە فێریانەکات بۆ نسبەت مناڵەکە شۆ بڵێ بێ چەند جارێک دووبارەی بکات و حاڵەت بۆ حاڵەتە گۆڕێ هەیە حاڵەتێکی تایبەتی هەیە ئۆتیزمی هەیە بەڵام لایانی کۆمەڵاتەکەی زاری کارتێکراوە لایانی عەقلەکەی با بڵێن جۆرێکی ترە لە ئۆتیزم زیاتر کاریگەری لایانی سۆشیەلیەوە هەیە بڵێ بۆم نەوانە کێشێکی وا دروست ناکات بە ئاسانی فێرە بێت بەڵام شتێکی ئەوە نیە بڵێن مستەحیل بێ بۆ ئەم مناڵانە نەخێر ئەتوان فێر بن و بگرە نیشانەکانیشی باشتر ئەکەن وای لەکەن ئەو حرۆک و جوڵەی کە هەیەی تۆزێک کەمتر بێتەوە و فێر بێت کە دا بنیشێت فێر بێت کە باشترین قەرار بدات فێر بێت کە تەرکیز بکات چونکە خەیەکێک لە خاڵە بێزەکانی شەترەنج بێزکردنی تەرکیزە باشە خاتو لە نییە باسێکمان لەوە بۆ بکە کە پەیوەندی چییە بە لە بیرچوونەوە یاخود وا بکات کە شتمان لە بیر نێچێتەوە چونکە من ئێستاکە لەسەر واڵەکە باسی بابەتێکم کرد کە ڕەنگە دوێنێ نەزانی چیمان خوان دەبێت لە چاو ئەوەی کە تەکنەلۆژیا پێش کەوتووە ئامێری زۆر باشتر لە بەردەستدایە بەڵام شتمان لە بیر دەچێتەوە ئەمە تا چۆنی کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئێمە با بڵێن مێشک و هزر و بیرچوونەوەمان باشتر بکات بڵێ بەپێی توێژینەوە زانستیەکانیش ئەو کەسانەی کە شەترەنجەکەن بەرامبەر بەوانەی کە یاری شەترەنج ناکەن پیشانی داوە کە توانای ئاستیان زیرەکی یاخود لەلایەنی چ ئەکادیمیش بێ باشترە بە تایبەتی میمۆریان یادگەیان و خاڵێکی تری یاریکردنی شەترەنج بۆ کەسانی کاری شەترەنجەکەن ئەوەیە کە توانای یادگەیەکی بێزیان هەیە ئەگەر سێری لە عیبەکانی شەترەنج بکەین ئەبینین کە هەموو یادگەیەکی بێزیە توانین پرسیاریان لێ بکەی تۆزێ بە زەحمەت لەو کەیسێک ڕووبدا کە شتێکیان بیر نەبێ بەڵێ هەمویان لە بیریانە ئەمەش شتێکی بەرچاوە و بەڵێ باشە لەنیاخان هاوکارم سانا و پرسیاری کرد کە
زۆر جار ئێمە بیرمانەچێتەوە کە چیمان خواردووە چیمان لەبەر کردووە مۆبایلەکەمان لەکوێ داناوە یاخود سویچی سارەمان لەکوێ داناوە کە ئەمە هەمووی کاریگەری خراپی هەیە لەسەر مێشکمان بەڵام چۆن بتوانین کە ئێمە زاڵ بین بەسەر مێشکە بەسەر فکرە بەسەر ئەو زهنەی کە هەمانە هەم بۆ یاریزانانی شەترەنج یا هەم بۆ ئیشوکاری ڕۆژانەمان ینی تۆ ئەوەی کە لە ڕۆژەکەیە یاخودەوەی کە تۆ پلانی بۆ دانی ژیانی لەسەرەکەی ئێمە دوو بەشمان هەیە بەشێکیان عقلە بەشێکیان دڵە ئەڵەنەوانەی کە بە عقل بیرەکەنەوە بە عقل هەڵسو و کەوتەکەن ئەمانە کەسانێکن کە سەرکەوتوترنەوەی کە بە دڵیکەن کەسانێکی عاتفین و زیاتر گوێ لە دڵیان نەگرن بۆیە زۆر وەکو ئەوانی تر سەرکەوتو نابن چۆن بتوانین هەموو خانەکانی مێشک کارا بکەین بتوانین سوودیان لێوەربگرین ینی چه ڕاهێنانێک هەیە بۆ ئەم لایەنە بەڵێ لە کۆمەڵێک هۆکار لاانێ هەبێت کە سەرەتا بۆ ئێمە چخە و خواردن و سترێز بێ ترس بێ قەلەقی بێ ئەمانە کار بکاتە سەر بیرچوونەوەمان بەڵام وەکو یاریزانانی شەترەنج ئەم حاڵەتە کەمترە لەوانەیە بکرێ شتێکی لەبیر بچێ یان ئاسایی ئەم حاڵەتانە تووشی هەموو کەسێک هەبن بەڵام وەکو توێژینەوەکانی ژیانە ڕێژەیەکی کەمترە لە یاریزانانی شەترەنج و شتێکیش لەوانەیە کە ئەتوانن بیکەن بۆی کە پەریان پێ بدات ئەڵەن کە کەسێک بە زیاتر بڵێن بە عقل بیرەکاتەوە یاخود بیری لۆژیکی ئاستی لۆژیکەکەی زیاتر بێت بەڵێ ئەو بە نەک تەنها یاریکردنی شەترەنج بەڵکو حەلکردنی تاکتیکەکان و استراتیژیەکانی شەترەنج ئەمە کە شتێکە یاریزانانی شەترەنج ئەنجامی ئەدەن لەنیا خان باسم پرسیاری ئەوەم لێ کردی کە ئێمە چۆن بتوانین ئەو خانانەی کە لە مێشکە چالاک نین یاخود وەکو بەشە چالاکەکەی مێشک نیە مێشک دوو بەشە بەشێکی چالاک و بەشێکمان هەیە کە ناچالاکەوە ئەمە چۆنەڵێ لە کاتی پێویستە ئەتوانێت چالاک بێت چۆن بتوانین ئێمە بەردەوام ئەو بڕیارانە یاخود ئەو کردوانە یا ئەو کارانەی کە ئەیکەین بە تەواوەتی لە ڕووی مێشکەوە بێ بەنمونە ئێوە وەکو یاریزانی شەترەنج وەکو ڕاهێنەری شەترەنج ڕاهێنەری شەترەنج دانیشتون لەسەر کورسیەک و لەسەر قەنەفەیەک دانیشتون تەنها ئەوەی کە جوڵەی پێکەن مێشکتانە یعنی کەواتە ئەبێ بۆ ئێوە ئاسانتر بێ ئەم جوڵانەی مێشک بەڵێ ئەکیت بەراورد بە کەسێک کە یاری شترەنجی نەکرد بێ یا سەرەتا بێ و لەگەڵ کەسێک کە دەمێکە خیبرەی هەیە لەو بوارەیە و یاریەکە فەرقیان هەیە بەڵام وەکۆی کە دانیشین یاریەکەین بەڵێ لەبەرۆی لە هەموو خانەکانی مێشک یا بەشێکی زۆری چالاکە بێ و هەتا زیاتر یاری بکەیت و با بڵێن بۆ من وای لێکە سەریعتر مێشکم بیر بکاتەوە وا بڵێن کە ئەو کۆمەڵە خانەی کە لە ناو مێشکە لە کاتی یاریکردنا بۆ حەلی مۆقیفێکیان بەکارێنم و بەپێ تێپەڕبوونی کات واکە من جاری دابێت سەریعتر بیری لێ بکەمەوە سەریعتر لێکدانەوەی بۆ بکەم و لەوانەیە بتوانم خانەی زیاتریشی بۆ بەکاربێنم یعنی ئەوەی کێکە لە سوودەکانی تری بڵێ ئەگەر من بەردەوام بم لەسەری سوودی زۆری هەیە و ئەم توانای با بڵێن بڕیاردان و تەحلیلاتەی کە بە مێشکمانەیەکەین پەرەی پێئەدا وەجیالەوە لە یاریەکەیە تەنها ئەوە نیە کە من تەحلیلێکەم و بیری لێکەمەوە ئەم دوو کەسە کە دانیشتون لەم یاریەیە کۆمەڵە تاکتیکێک گێ بە بیری لێکەنەوە هێرش بردن هەیە دیفاع هەیە سەرەتای یاری هەیە کۆتایی یاریەکەی هەیە ئەمانە هەرمووی کۆمەڵێک ڕێسا و یاسای تایبەت بە خۆی هەیە و پێویستەکە بیری لێکەمەوە و توانای وردبینیش زیاترە کا شەترەنج چونکە ئەم یاریە ئەیکەین لە ناو مۆقیفانەوەمە لێکە کە من پێویستە هەتا ورتر ببمەوە ئەو وەختە دەقیقترە بم جوڵەیەکی دروستتر ئەنجامەدەم باش بەم شێوەیە سوودی هەیە باشە لەنیا خان جا با باسێک لە یانەکە بکەین و باس لە خۆت بەڕێزت بکەین باسمانەوە بکەین کەی دەستت پێ کردووە و ئەم یانەیە کەی دامەزراوە ئایا
ئەو بەشداربووانی بەشداری دەکەن لەوێ تەنها کوڕانن یاخود ژمارەی کچان چۆنە لە بەشداریکردن لە ویانەیەدا؟ بەڵێ من خۆم ڕاهێنەرم لە یانەی شەترەنجی خانزاد و لەمان کاتیشا یاریزانێکی نێودەوڵەتی شەترەنجم یانەی خانزاد ئێستا لە شاری هەولێر کە بە یانەی دایک ناسراوە چونکە ماشەڵڵا لەعیبێکی زۆری پەرە پێداوە نەگەر فێری شەترەنجی کردوون بەڵکو یارمەتیشی داون کە مستەوەیان باشتر بێت ینی لە ساڵی 1998 دامەزرا 1998 تا ئێستا بەردەوامە و خولیشمان هەیە بە تایبەت هاوینان ئەم سێ مانگی هاوین کە با بڵێن کاتی پشووە بە نسبەت قوتابیانەوە بوو ئەوەی زیاتر بێن و فێر بن و ڕێژەی بەشداربوونی کچ و کوڕیش هەردووکی زۆر باشە و کۆمەڵێک کەسێ کۆمەڵە دایک و باوکێ مناڵەکانیان هێنن تەنها بۆ سێ مانگەکەیە و پاشانیش کاتی مەکتەب بێتەوەی تر نایهێنەوەیان هەرەونی فێر بێ بەڵام کۆمەڵێکی ترمان هەیە بەردەوامن لە هێنانەوەیان یاخود وا لە مناڵەکانیان ڕاهێناوە مناڵەکان وا ڕایەتەوە خۆی حەزێکی بۆ یاری شەترەنج دروست بکە بەردەوامە بێ لەسەری خاتوولەنیان لە چ تەمەنێکەوە منداڵان وەردەگرن بۆی یاخود چ تەمەنێکی مناڵتوانە ئەوەیە کە فێری یاری شەترەنج ببێت؟ تقریبا لە 5 ساڵی 5-6 لەسەرەوەی 5 ساڵیەوە معڕەزە و توانای ئێوە هەیە فێربێ و هەتا مناڵتر بێت بێگومان باشترە بۆ ئەو زووتر فێرە بێت. باشە لەنیاخان باس لەوە کرد کە یاریزانی نێودەوڵەتیت ئەو وڵاتانەی کە بۆ پێشبڕکێی شەترەنج ڕۆشتووی کام وڵاتانە بوون و تا ئێستا چەند خەڵاتیشە بەدەستێناوە؟ بەڵێ چەند جارێک بۆ بتوڵاتی وڵاتی ئێران ڕۆشتومەتە وڵاتی تونس هەر بۆ شەترەنج و هەروەها لە ساڵی 2023 یەکێک بووم پلەی دووەمم بەدەستهێنا لە بتوڵەی شبهنیایی عێراق تایبەت با خانمان بە نیسا و هەروەها پاریشتوانیم هەر پلەی سێم بەدەست بێنم و لە بتوڵەی ینی چۆن بەشداریەکەن یاخود چۆن پەیوەندی بەو بتوڵانەوە ئەکەن خۆیان پەیوەندیتان پێواکەن یا ئێوە چ لینکێک هەیە کە پەیوەندی بەو بتوڵە نێودەوڵەتیانەوە ئەکەن؟ بەڵێ بتوڵە نێودەوڵەتیەکان خۆی وەکو بتوڵات وەکو پاڵاوانتی سێ جۆرمان هەیە یاخود بڵیتسا یان ڕاپد یان کلاسیک بڵیتس سێ دەقەی یا ڕاپیتیش لە 15 بۆ 20 دقەیە لەو مەودایە دەست پێکە بەڵام زیاترەوەی کە ئێستا نێودەوڵەتیەکان ئەکرێتەوە کلاسیکە کە ئەکرێت سعاتێک یاخود من سعات و نیوێکمێ بەرامبەرەکەم سعات و نیوێکی هەیە ئەم یاریە لینکەکەی دانن یاخود بڵاوکرێتەوە وڵاتەکان ئاگادارەکرێنەوە ئاگادارن لی زۆر جارێک لەم پاڵاوانتیانە هەر وڵاتە و یاخودۆکو وڵاتی عێراق یان هەر وڵاتێکی تر ئەو یاریزانە بە قۆتەکانی خۆی کە بۆکو منتەخەب دیاری کراون ئەمەش پێشبڕکەیەکی ترە پێشتر لە ناوخۆی وڵاتی عێراقا ئەکرێت چەند مەرحەلەیەکە بڕین تاکو بگەی بە منتەخەب ئەو وەختە بەڵێ یاریزانانی منتەخەب ئەتوانن بڕۆن بەشداری لە پاڵانتە نێودەوڵەتەکانی دەرەوە بکەن یاخود لە ئۆلۆمپیاتی شەترەنجا پاڵایەتی بکەن بۆ ئەوەی کە ڕیپرزنتی پیشانی وڵاتەکەی خۆیان بکەن بدەن وەکو لە ناوخۆیشە چەندین جار پاڵایەتی نێودەوڵەتیمان هەیە لە سلێمانی لە هەولێر لە دهۆک کراوەتەوە و خۆشبەختانە ڕێژەی بەشداربوون باشە و جاری واش هەیە لە وڵاتانی دەرەوە یان بەشداریەکەن زۆر باشە. خاتو لەنیا سەلاح ڕاهێنەری شەترەنج لە یانەی خانزاد ئەمبانیە لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەرکەوتن دووبارە سپاس.